کارکردن لە بەرزایی پیشەیەک نییە بە هەموو کەسێ بکرێت. چ جای ئەگەر خانمان ئەم کارە بکەن. من ئەمڕۆ لەگەڵ فەیروزەم لە بەرزی زیاتر لە 25 مەترەوە کاری پاکردنەوەی پێشی بیناکانەکات. کەم خاتونێکە ئەوێ خاتونێکی ڕەچەشکێن بێت ئەم کارە بکات. چۆی فەیروزە؟ زۆر سپاس. تۆ باشی حاڵت چۆنە؟ وەڵام باش نیم، زۆر ئەترسم. زۆر بەرزە. تۆ چۆن میشاقی؟ نانە مەترسە، هیچ پێویست بە ترس ناکە. وەڵی ئێمە ئیتر ئەوە ئیش و کارەکەمانە. من خۆم وەکو خاوەنی فیروزە گروپێکی زۆر جوانم هەیە، ستافی ماڵپاکردنەوە ئەو شتانە، بەڵام ئیشی شۆردنی واجیهەکان من خۆم ئەیکەم. گردە ڤیدیۆیەکە بڵاو کردەوە تۆڕ کۆمەڵایەتیەکانە باسیەوە و کردوتەیە ئەگە کچە مۆدیێلێک ئەم کاری کردایە لەم بەرزیەوە هەموو ڕاگەیاندنەکانە چوون بۆ لای. ئەوە ئێمە ئەمڕۆ هاتووین و بزانم جەنابە چیمان پێڵێ. وەڵی من هەر ئەواڵێم کە بتوانن لە هەموو لایەکەوە پشگیری خانمان بکەن، پشگیری ئەو کەسانە بکەن کە پرۆژە و بزنسی بچووکیان هەیە بۆی ئێمە زیاتر بەرەو پێشەوە بچین. من وەکو خۆم چەندین هەلی کارم بۆ خانمان و گەنجان ڕەخساندووە. من حەزەکەم هەموو ڕۆژێ ئیشم هەبێ و لەبەرەوەی لێرە دوو کارمەندی کوڕ لەگەڵ خۆمە هێن مەسەرەوە بەردەستی مەکەن و واجیهەکانە شوێن شوشەکان پاکەینەوە لە خواریشەوە ئافرەتەکانمان یەن بۆ پاکردنەوەی ناو بیناکە. یعنی ئەمە هەم ئیسفادەی خۆم هەم هەلی کارم بۆ چەندین ئافرەت و گەنج ڕەخساندووە. ئەمە بۆ من جێی خۆشحاڵیە. باشە قورس نییەم ئیشە لەم بەرزاییەوە. بەڵێ زۆر مەترسیدار نییە. زۆر قورسە، زۆر مەترسیدارە. ئێمە هەتا تەواوبین لەگەڵ کارەبای سری فێسا شەڕەکەین، یعنی ئاومان بەدەستەوەی خەسلمان پێ ئەم واجیها شوێن لە پێشا بە ئاو ئەی شوێن باشە ئەنجا دوایی مواد و دەرمان و سڕینەوە و ئەو شتانەی بۆکەین. بۆ نە مەترسی کەوتنە خوارەوە. مەترسی کەوتنە خوارەوە ئێمە قایشی سەیفتیمان هەیە، خۆمانە بەسینەوە. خۆتانە بەستنەوە؟ بەڵێ ڕابە تۆزە لاساریمان کرێم ڕۆخۆمان نەبەستەوە لەبەر تەسویرەکە ئەینا خۆمانە بەسینەوە قایشی سەیفتی بەکارەهێنین و ئیتر کە شتێکیش خوا بێوێ ئەبێ ببێت. باشە ئەو پێداویستیانە چی کە بەکاریانێنن بۆ کاتی پاکردنەوە؟ ئەو پێداویستیانە من بۆ واجیهەکە زۆر دەرمانی تایبەت بەکارەهێنم. ئەنجاوە بۆ سڕینی شوشەکان ماسیحەی تایبەت بەکارەهێنم و ئەم کڵاوە ئەوە هاوڕێی منە. باشە لەبەر خاتری ئێوە لامان بردووە بە هەر لای بین. ئێمە ماسیحەی تایبەت بەکارەهێنین بۆ سڕینی شوشەکان. ماسیحەی جیاوازی چییە؟ ئەم ماسیحەیە جیاوازیەوەیە باشترین جۆری ماسیحەیە کە دەرمانی تایبەتین لە شوشەکان و بەمە ئەیسڕین. پارێکی باشمان پێیا و مانکەیە. ئەمە سێتەکەی 280,000مان پێیا و تەڵەبمان کردووە لە دەرەوە. 2000ەکانی خۆمان نەوەڵا ئەو جامانە ئیتر سێریکە کە کابرا ئەو کەسە خاوەن بیناکە واجی هەیە گەشوە کۆڵێ پارە مەسرەفەکە پارەی ئێمە حسابی سیارەی تادانەوە باشە ئەبێ ئیشێکی بۆ بکەی ئیسفادەی لێ بکە. ئەم ماسیحەیە تۆ ئەو دەرمانەی پێ ئەسڕی هەتا چەند مانگ هیچ شتێک ناگرێتەوە خۆی. واتە چۆن بۆ من ئەوەی کە بینیومە لە ماڵی خۆمانە پەنجەرێکە سەرڕێ دوای ڕۆژێک تۆزاوی ئەبێتەوە. ئەمە لەبەر ئەوەی ئێمە ئەو دەرمانە بەکارەهێنین، دەرمانی زۆر باش بەکارێنین و جۆری ئەم ماسیحەیە زۆر باشە تەپ و تۆس ناگرێتە خۆی، یعنی هیچ شتێک ناگرێتەوە خۆی هەتا سێمان. ئێوە مەجیزە بەکارێنیا چی؟ نەوەڵا مەجیزە بەکار ناهێنین، دەرمانی تایبەت ئەیکەینە ناو ئەو موادانی ترکە ئەیگرینەوە ئەیین لە جامەکان. ئەمە ئەوەیەکەوە حرەکەی پێکەن؟ بەڵێ من بەکارهێنانی ئەم ماسیحەیە تاکە ئافرەتم لە هەموو عێراق ئێستا لە دوای ڤیدیۆکانی منەوە چەند ئافرەتێکی کە پیا بوون من بە ملیۆنان بینەرم هەیە لە ئاکاونتەکانی خۆم کە ئەو ماسیحەیە بەکارەهێن. بەو شێوەیە؟ بەڵێ 4 ملیۆنم هەیە، 2 ملیۆنم، 3 ملیۆنم، 1 ملیۆنم هەیە. وەڵا بۆ پارە بکاسە دۆڵەمەند بوو. بەڵێ هەرەوەڵا. ئەو مۆقیفانە چین کە تووشتانە بن لە کاتی ئیشە بۆ نە ئەو کەسانی کە ئیشتانێنێ بۆ نە ئیشەکەی ئێوەیان بەلاوە چۆنە؟ ئەو کەسانی کە ئیشمانێنێ زۆربیان زۆر پێیان سەیرە، یعنی زۆر من دەستخۆشیم زۆر بۆیە. من سوپاسی کۆمەڵگاکەمەکەم کە کۆمنتی زۆر جوانم بۆیە هەمووی دەستخۆشیەکە کە ئەڵێ ئەی ئافرم ئافرەتێک کە ئەو نەمەردە لەسەر قاچی خۆی وەساوە. من ئەچمە هەر شوێنێک هەتا تەواو ئەبین ڕێزمان لێگیرێ، ئەوە بۆ من زۆر خۆشە. ڕۆژە بۆ یا کاتێک هەیە کە بیرێ نەچێتەوە زۆر ڕوبەڕووی مەترسی بوو بیتەوە؟ بەڵێ ئەرەوەڵا تووشی ڕوبەڕووی مەترسی بووینەتەوە و یعنی هەر کارەباکەمان بە چای خۆمان بینیوە، یعنی یەک لەحزەیە ئیتر تەواو. شاتمانێنەوە؟ دائیمە شایەتمانێنین، چونکە ئینسان بە ئیشکردنەوە جوانە. ئەڵێ سێ کەس لە ژیانە قەت سەرکەوتوو نابێ، یەکەمیان ئەو کەسانن کە کار ناکەن. ئێمە زۆر سەربەرزیە کە پێنجی بەیانی من خۆم هەڵەستم ستافەکەم تەوزیعەکەم ئەنجا خۆشم ێم بۆ واجی هەشۆردن. خۆ ئیشەکانەکەی؟ بەڵێ خاوەنکارێکی باشی کەوا بێ.
هیچ کارمەندەکانی ئەترسن لەم بەرزیە یا شتێ بەخۆران خەیکە نازەم بەڵێ من کارمەندێکم هێنا لەم دووسێ ڕۆژەیە بۆ شۆردنی ئەم واجی هەیە لەبەرەوەی پێویستی بە پارەکە بووە خۆی دەرنەخست کە ئەترسێ بەڵام هەتا هاتی نەخوارەوە هەردوو دەستی بێرەوە گرت بوو کە داوای شتێکم ئەکرد دەستی بەرئەیە یعنی دوای کەدا بەزین وتی من هەم فۆبیام هەیە هەم کەوتوشم لە بەرزی بەڵام لەبەرەوەی کە پێویستی بە پارە بوو پێویستی بەو ڕۆژانەیە بوو کە من ئێمێ هەر بەردەوام بوو ئیشەکەی خۆی کرد کارمەندەکانی کە لەلاتن بەڵێ معاناتیان چییە لەگەڵتا؟ معاناتیان زۆرە ینی من زۆربەی کات ئیش وەرئەگرم خێری خۆمی هیچ ناخەمە سەر بەس لەبەرەوە ئیشەکە وەربگرم پارە بم بە ئەوان هەمانە نەخۆشە هەمانە مناڵی بێسەرپەرشتی هەیە یعنی هەمانە کرێچیە هەمانە نەوتی نییە لە هەموو شێوازێکمان هەیە چ شتێک هەیە کە تا ئێستا بیرێ نەچێتەوە؟ ئەو ناڕەحەتی و ئەو ناڕەحەتیانەی کە ڕۆژانە تووشمانە بێ ئەوە بیر ناچێتەوە ینی قورسە بۆ ئافرەتێک پێ شتێکی تایبەت هەیە کە بڵێ ئەمەم قەت لە بیرم ناچێتەوە ئیشمان هەبووە یعنی کابراکە ئەوە ڕەخنەی گرتووە ڕەخنەکەش ئەوە نەبووە باشە یعنی هەم کارمەندەکانم پێی بێتاقەت بوون بگرە خۆشم یعنی بۆ ئەوان گریاوە بەڵێ یعنی ئەها ڕەخنەی گرتووە بەس لەبەرەوەی بۆ نمونە پارەت لێ داشکێنە یان پارەت نەهاتێ تووشی ئەم حاڵەتان نابی پارەتان خوراوە؟ سپاس بۆخۆ هەتا ئێستا نە بەڵام زۆربەی کات پارە تاخیرکردن و ئەو شتانە من خۆم کێشەم نییە بەڵام کارمەندەکانم پێویستیان بە پارەیە من ئەبێ هەموو ئێوارەیەک پارەیان ببێ ئێوە چون بۆ خان و بینای گران و ئەمانەش بەڵێ ئێستا حالیان ڤێلامان لە بەردەسە ستافەکەی من پاکردنەوەی بۆکە یعنی 8 ساڵ 9 ساڵە خەریکی ئیشکردن تیا تا ئیسەش تاو نەبوو پارەی پێنیە چی؟ نەوەڵام بیناکە گەورەیە ڤێلاکە گەورەیە بە مەلاین دۆلاری تیا سەرف کراوە یعنی ئەمە فەزلی خوایە و دووەم کارمەندەکانیشم زۆر باشن وا فێرم کردوون وا پێم وتون کە شێوازی ئیشەکانیان چۆن بێ ئەبێ زۆر ئاگادار بن یعنی لە بچووکترین غەڵەت شتێک سەقەتە بێ کە بای بۆ نمونە 18 دەگەڵایە بچووکترین شت تەپڵەکێکی ئەوەنەیە بای 390 دۆلارە ینی ئەوە کەمترینە باشە لەو حاڵەتانەیە بۆ نمونە شێوازی پاکردنەوەی ئەو شوێنە گرانانە بەو دەرەجەیە کە ئەبێ زۆر حەزەری لێ بکەی بەهۆی گرانیەکەوێتی یا بەهۆی چیەوەیە؟ یەکەم بەهۆی گرانیەکەوێتی باشە دووهەم بەهۆی ئەوەیە ئەو خەڵاتانە کە بۆ ئەو دەستشۆرانە بەکارهاتوون نابێ موادیان لێ بدرێ موادی لێ بێ یەکسەر سەقەتە بێ ئەبێ فڕی بی ئەنجا بە سیستمێک دروست کراوە هەموو دەرگاکانی یعنی ئاوان لە عەرزایە و تەختەیە و نابێ ئاویش بڕژی تەنها سڕین بەکارێت تەنها سڕین لەو شوێنەیە تەنها بە ئاو پەڕۆ بەم دووشتە هیچ شتێکی کە نییە وەڵام مەسئولیاتە بەڵێ زۆر مەسئولیاتە چیتر هەیە لەسەر ئەم کارەی تۆ بۆ نمونە تا چەندێک هاوتەمەنەکانی خۆ و دەستخۆشی و لێەکەن تا چەندێک پاڵپشتی دەکەن وڵا زۆر دەستخۆشیم لێەکەن سپاس بۆخوا هەتا ئێستا کۆمنتی ناشرینم بۆ نەهاتەوە بگرە هەمووی دەستخۆشی یعنی کۆمنتم بینیوە دەستم کردو بە گریان یعنی وا دەستخۆشیم لێ کراوە ئەوە بۆ من زۆرە بەڵام کەسیشمان هەیە بۆ نمونەها ئێوێ بدڕوخێنێ ئێوێ شتێکی ناشرین بڵێ بەڵام ئەو شتانە کار لە ئێمە ناکەوە ئێمە وەک پێم وتی ئۆفیسێکمان هەیە و گروپێکمان دامەزرانەوە و بەردەوامە بین بە پشتیوانی خوای گەورە خۆشە ساحەبی ئیشبی؟ بەڵێ زۆر خۆشە بەس مەسئولیاتیشە یعنی ئەو هەموو ئافرەتە لە بەردەستی منن یعنی براکانیان مێردەکانیان باوکیان هەمویان بە منیان سپاردوون یعنی ئەڵێ لەگەڵ ئەم بڕۆن بۆ هەر شوێنێکە ڕۆن کێشەمان نییە یعنی دەوری برا گەورە بینی بەڵێ ئەرەوەڵا بە تەکید ئەوان ڕێگەنیان لەگەڵ هەموو کەسێک کار بکەن بەڵام مادام خاوەن کارەکەیان ئافرەتە سەرپەرشتەکەیان ئافرەتە ڕێگەیان پێن ئێمە زوربەی ئیشەکانمان لە دەرەوەی شارە باشە ئێواران کاگەڕینەوە ئەکەوینە شەو ئەکەوینە تاریکی من خۆم یەکێکم لەو قوربانیانەی کە بۆ گروپەکەم میاوە کە سەعات 5 هەڵەسم و 8 ئێوارەگەمە ماڵەوە یعنی شەو بۆ شەو ساعات چەند نەخەوی ئەبێ 9 بخەوم ئەگینا ڕۆژەکە ناتوانم ئەو هەموو ئیشە بکەم من ئەوەی کەی بینم بەردەوام خۆ و کارەکان بانجامەگەیەنی سیخۆ بە ئیشی کەسی تر نییە یاخود چییە باوەتە مۆزوعەکە ئەوەیە وتم بەکارهێنانی ماسیحەکە من خۆم زۆر شارەزایم تیا هەیە ئەم ماسیحەیە لە وڵاتی ئەڵمانیا بێ 3 ساڵ بۆی بخوێنیت باشە ماسیحە بەڵێ ئەمە کە دەستی کرد بە ئیشەکە لەسەرەوە بۆ خوارەوە نابێت دەستی لێ بەڕێی بە هیچ شێوازێک من ئەو کوڕانە هێنم لێرە بەردەستی مەکەن
واجهەکان ئەلیکۆبۆنەکان زۆربەی ئەوانەی شۆن بەڵام شوشەکان من هەرەبێ خۆم بیکەم. ئەمسان پێشتان پاک کردووە تۆ لێرێ بەڵێ ئەوە زوو پیس نابێتەوە؟ ئەوە زوو پیس نابێتەوە. وا بۆمان پاک کردوێتەوە موادی وامان بۆ بەکارهێنەوە کە پیس نەبێتەوە. کارکردن لەگەڵ کەسانی دەوڵەمەنە خۆشترە یا لەگەڵ کەسانی هەژارە؟ جیلی مام ناوەند باشترە. باشترە؟ بەڵێ. بۆ؟ لەبەرەوەی ئێمە زۆربەی کات دەوڵەمەنەکان خۆیان نابینین لەگەڵ بەردەسەکانیان بەرکەوتنمان هەیە باشە و بەردەسەکانیشیانی تر ئەوەیە کە ئەویش مامەڵە بۆ ئەو کەساکە باشە ئەبێ ئاگای لە حساب و کتابەکە بێت ئاگای لێبێ ینی بەڵام ئەگەر ئێمە بۆ جیلی مامناوەند ئیش بکەین زۆر زۆر باشترە وەک لەوەی ئەوە چونکە ئێمە خۆمان بەرکەوتنمان زۆربەی کات لەگەڵ ئەوانە نییە و ئەگەر بەرکەوتنیشمان هەبێ بۆ نمونە ئیشێکمان بۆ کردبێت ئیشێکی جوانمان پێشکەش کردبێ بەخشیشیاوە هەم بەخۆم هەم بە کارمەندەکانم چوین ڤێلایەکمان پا کردەوە لە سیتەک هی خانمێک بوو باشە لێرەشەوە ئەیبینن ڕۆژی عارفە بوو کە ئێوارە تەواو بووین بەخشیشی یا بە کارمەندەکانم خانمێکیش بوو باشە و بەخشیشێکی زۆر باشیشی یا بەخۆم یعنی ئێمە هەتا ئێستا ئەوەمان لەبیرە باشە یعنی ئەوە قەت لە بیرمان ناچێت ئەو بەخشیشە تامی پارەی بەڵێ تامی پارەی ڕۆژەکە ئایا یعنی ئەوە خانمێکیش بوو باش بەڵام زۆربەی کات ئێمە لەگەڵ پیاوەکانە بەرکەوتەمان هەیە معاملەمان لەگەڵاکە ئێمەش هیلاکین یعنی ئەو ئافرەتانە هیلاکن ئەیان بە ئەیان هێنی یعنی گوناحە بۆ پارەیان پێ و باشترە ئافرەت بۆ ئافرەت باشترە بۆ دڵیان باشترە ئافرەتەکان دڵیان باشترە معاملە ناکە نەنە معاملە ناکەن یعنی لە معاناتی ئافرەتی بەرامبەری تێگا یعنی ئەم شتانە هەیە بۆ نمونە کەسانی دەوڵەمەند ڕەزیلن هەمووینە ئێستا ئێمە تووشی حاڵەتی وا بوون جاری واه بۆ پەڕۆی ماڵە دەوڵەمەنێک کەوتەتە لای ئێمە پەڕۆ باشە پەڕۆکانیان عایلەی تەلەفۆنیان بۆ کردوین بۆ پەڕۆکانیان باوەڕەکەی پەڕۆ بەڵێ پەڕۆ یعنی ئێوارە بوو کارمەندم تەوزیع کردەوە یعنی وتم بەس سەبرم لێ بکەن هەتا ئەو کارمەندانە دانێم ئەگەر شتانێ بە FIB پارەی پەڕۆکانتان بۆ نێرم یعنی سەروەتەکەشی ئاوا سێرکەی ناخەم لێدرێ بۆ پەڕۆ چی بوو؟ هیچ هەر لە بەقەر پەڕۆکانی من باش نەبووە لەمە بوو؟ نەوەڵە هەر پەڕۆیەکی احتیاجی و ئاسایی جایتر مەبەستم چی یعنی بە عایلەی تەلەفۆنە بۆکەن بۆ پەڕۆکانیان یعنی ئێمە تووشی بەرکەوتەمان ئەبێ لەگەڵ هەموو جۆرێکە لەگەڵ کەسی باش لەگەڵ کەسی خراپ لەگە بەڵام بەعام کەس هەموو شتێک باش بووە هەر باش هاتۆتە ڕێگەمان و وەک پێت ئەڵێم کۆمەڵگە زۆر پشتگیریمانەکە لەبەرەوەی ئافرەتین ئیشەکەین زۆر زۆریان پێخۆشە سەپۆرتمانەکەن من ئەچمە هەر شوێنێکەوە دەستخۆشیم لێکەن ئەڵێن ئافرم یعنی ڕێزێکی تایبەتیم هەیە لە ناو خەڵکە بەرزترین بینا کە پاکە کردبێتەوە چەند مەتر بەرز بووە؟ 35 مەتر بەرز بووە 35 مەتر بەرز بووە ینی 10 مەتر لەم بەرزی ئێستا ئێمە؟ بەڵێ ئێستا من شاری جوانە لێەوە دیارە بەڵێ ئەگەر ئەوە بەنێ بۆ پاکردنەوە چەندێکە پێچێەوە پاکردنەوەی؟ وەڵایی ئیشەکە تا ئەڕۆین بۆ نمونە ئەچینە سەرەوە ئەبینین زۆربەی کات دەستمانەگرێت زۆربەی کاتیش ئێماڵین بە 4 ڕۆژ بۆ نمونە پاکیەکەینەوە بەڵام بە 2 ڕۆژ پاکیەکەینەوە یان بە 3 ڕۆژ پاکی ئەەکەینەوە ستافەکە ئامادەیە بینایەکی هاوشێوی ئەوە پاکاتەوە؟ بەڵێ بە تەکید ئێمە نەک ئەمە تادانەوە ستافی سپایدەریشمان هەیە بە پەتی جاڵجاڵەکەدا ئابەسین خۆشەواکەی؟ بەڵێ بەتەنیا خۆ خانمیت کەواکە یا من تاکە ئافرەتم لە هەموو عێراق بەکارهێنانی ماسیحەکە و پەتی جاڵجاڵۆکەش کە بتوانم دابەسم لەگەڵ هاوکارەکانمەوە من واجهەی زۆر شوێنە باش و بەناوبان و ئەوانە زۆربیان من خۆم شۆردنیان بۆکەم لەبەرەوەی ئافرەتم بە وردی ئیشەکەکەم و لەم ماوەیە KFC و با دیسان ناوەکەی بە غەڵەت نەڵێنەوە هاردیس هاردیس هادریس نازانم کامیانە نازانم کامیانە ئەوەش خۆم شۆردنم بۆ کردەوە واجهەکانیان دیارترین بینەی سلێمانی کە شۆردنی بۆ کردبێت چۆ بووە؟ دیارترین بینە هەر KFC بووە و ڕێستۆرانتەی تر بووە و یەکێک ئەم ڕێستۆرانتە
ئەوان تۆ بیڵێ ئەوان تۆ بیڵێ ئەنجارە لە ئاشتیش زۆربەی واجهەکان من شۆردومە لە مارکێتی زارا من شۆردومە. چەند ساڵم کاراکەی؟ 2 ساڵە دەستمان پێ کردووە. چەند بینەوە شۆردووە؟ زۆر. سا دووسا نازانم بەس ئیشمان زۆر کردووە لەبەرەوەی من خۆم هەموو سەرپەرشتیارە و هەموو شتێک خۆمێکم مەجای ڤیدیۆکردنم نییە، مەجای بەڕێوەبردنی ئەکاونتەکانم نییە، بۆیە شتەکانم زۆر دیار نییە. بەنیازی لە داهاتوە چی بکەی؟ پلانت چییە؟ بەنیازم لە داهاتووە ئیشەکەم زیاتر پارە پێ بەم، زیاتر گەورەی بکەم و بتوانم هەلی کاری زۆر باشتر بە تایبەتی بۆ خانمان و گەنجان بڕەخسێن. لەبەرەوەی گەنجێکی زۆر ڕۆژانە تەلەفۆن بۆ منەکە فیروزەخان ئیشمانەیە بمان بە بۆ ئیش تکایە پێویستمانە ضرورین لە ماڵەوە شێت بووین چی بکەین. بەڵام من چی یەکەم؟ ئەگەر ئیشی کەمیشم بۆ بێت تەوزیعاتیان بۆکەم بەسەرە ئەیان بم، ڕۆژی ئەمیانە بم، ڕۆژی ئەویان، ڕۆژی ئەویان ئاوە. بەگشتی چەند کارمەندێ لەلایە بۆنا ئەوە ناکە لە کارا بن بەگشتیەوەی کە بیان بێ بۆ ئیش. ئەوەی کە بیان بم ڕۆژانە ئیتر بۆ 25 کارمەند ئەڕوات ئەگەر ئیشمان هەبێ. 25 کارمەند ئەچنە سەر ئیش ڕۆژانە. پەیامت چیە؟ وەکو خاتوونێ. من پەیامم هەرەوەیە کە کۆمەڵگا پشتگیری خانمەکان بکەن کە کاتێک ئیشەکەن، کە کاتێک لەسەر پێی خۆیانەوەستن و کە ئێمە کار ئەەکەین ئەچینە شوێنەکان ڕێز لە کارمەندەکانمان بگرن و گەنجان خانمان هەمویان بتوانن لەسەر قاچی خۆیان بۆستن و پێویستیان بە هیچ کەسێک نەبێت. بۆچی ئەم کارە و کرد؟ ئەم کارە بۆ ئەوە کردم کە محتاجی دەستی هیچ کەسێک نەبین، بتوانین ژیانێکی مامناوەند بۆ خۆمان دابین بکەین. خۆتان نەزانن وەزعی کوردستان بەعام چۆنە. ئەنجارە من هاوڕێوشتم هەنێ هاوڕێم هەیە هەمووی پێویستیان بەکار بۆ ڕۆژانە و توانە چی بکەین چی نەکەین. من هەستان بیرم کردەوە کە کارێکدا بمەزرێنم، هەم ئیسقادێکی مادی بۆ خۆم، هەم بۆ چەند خانمێک هەبێت. باشە دەم بەرە خوارە وەڵای مناو جەگەم بەر بۆ. ئەترسیت؟ بەرە وەڵا. باش یەڵا دەیەڵا با کۆتایی پێبێنی. باشە با کۆتایی پێبێنی. بەچینە خوارەوە. باش. ئێمە بە سەلامەتیاتی نەخوارەوە، بەڵام بەو هیوای ئەم خاتونانەش لە کاتی ئەرکدا کاتێک کارەکەن سەلامەت بن. ئێستا ئەمە حەرەکەی مارەکەیە. بەڵێ. دەبزانم چۆن پاکەی یەکەیتەوە. چیەکەی؟ سێکم پێ بزانم تەڕە تەڕای پێوە نەماوە تابیلی پارەکەیت یاوادیا. ئەم ئیشە قورسیەکەی لە چییە؟ بۆ منە تۆ ئێوە نەو بینایشی لەم شێوەیە ئەو قورسیانە چێکە ڕوبڕوتانە بێتەوە؟ ئەو قورسیانە ئەوەی ئەبێ زۆر جوان ئاگامان لەو موادانە بێ کە لێرەیە بەکار هاتووە. ئیتر لە خەڵات بێ، لە دیوارەکان بێ، لە سوورەیاکان بێ، هەموو شوێنەکان ئەبێ بەباشی ئاگامان لێبێ و هەموو شتێک پارێزراو بێ. قەت بووە شتێ بەدەستانم سەقەت بێت و پێتانی بژێرن؟ سپاس بۆخۆ هەتا ئێستا شتیوانە بۆ، بەڵام لەوەیە ڕۆژبات. بۆ نام ستافێک کە لەگەڵتان چێن کە ئیشەکەن لە لای تۆ؟ یەکە لە ژیان معاناتێکی هەیە، یەکێک کرێکی هەیە، یەکێک نەخۆشی هەیە، یەکێک هاوسەری نییە، مناڵی هەیە، یعنی هەر یەکە معاناتێکی هەیە لە ژیان. سپاس بۆخوا من توانیومە لە ڕێگەی ئەم ئۆفیسێکی بچووکەوە کە توانیومە هەلی کار بۆ چەندین ئافرەت و گەنج بڕەخسێنە. باشە ساڵان ئەم پیشەی ئێوە نەبوو یا زۆر کەم بوو؟ بەڵێ. ئێستا کە دروست بووە تا چەند خواستی لەسەرە؟ خواستێکی زۆری لەسەرە، لەبەرەوەی هەموو خانمان لە ئێستا هەمویان دائیرە و دەوامیان هەیە، فریای ئیش و کاری ماڵەوەیان ناکەون و بیناکان بۆ نمونە ئێراکرێ بە ڕێستۆرانتێک ئەبێ پاکردنەوەیکی زۆر باشی بۆ بکرێت، لەبەرەوەی ڕێستۆرانتێکە خواردنگەیەکە بێ باشترین پێشکەشی خەڵک بکە. یەکەم شت بۆ ڕێستۆرانت و خواردنگەکان ئەوەیە کە پاک و تەمیز بێەوە، ئێمەش باشترین ئیشیان پێشکەشەکەین، باشترین پاکردنەوە. تا چەندێک خەڵک ئیشەکانی بەدڵە؟ هەر زۆر سپاس بەخوا لێمان ڕازین. من ئەمە فەزڵی خوایە، من بە قوربانی کارمەندەکانم بم، یەک بە یەک دەستیان ماچەکەم، دەستی هیلاکیان ماچەکەم کە بەیانیان زۆر زوو لەگەڵ منە سەعات 5 بەیانی هەڵەسین لە خەو ئەڕۆین تەوزیع بین. بەڵێ 5 بەیانی هەڵەسین لە خەو، لە دەرەوەی شار ئیشمان هەیە، لە ناو شار ئیشمان هەیە تا کارمەندەکان تەوزیعەکەین. زۆر هیلاکە بن، زۆر مانون ئەچینە هەر شوێنێک داوامانەکەنەوە.
سپاس بۆ خوا یعنی لە هەموو شوێنێک لێمان ڕازین. خۆشترین بەشی ئیش چ بەشێشێتی؟ ئەو بەشەیە کە ئێواران پارە وەرەگرین و پارەیەم بە کارمەندەکانم. یعنی بە ناومێدی نانێرمەوە بۆ ماڵەوە. تۆ ئەوە پێڕەوەکەی ئەڵێ ئەبێ عارەقیان وشک نەبوو بێتەوە جا پارەیان بدرێت. هەر لە ناو سیارەکە خۆیان شایەتی بابن لە ناو سیارەکە یەکسەر پارە تەوزیعەکەم. ئەگەر خاوەن ئیشێکیش پارەم نەیاتێ هەچەنم پێ بێ لە گیرفانی خۆم ئەیان نەمێ هەتا پارە لە خاوەن ئیشەکە وەرەگرم. تا چەندێک ڕووخۆشی تۆ خاوەن ئیش زۆر جار ئەڵێن ڕاکە لەگەڵ کارمەندە. ئێمە خوشکی یەکترین ئێمە هەموومان خوشک و برای یەکترین و ئەوان زۆر حەزەکەن لەگەڵ من ئەوەتی هاتوونەتە لای من لە هیچ شوێنێکی کە ئیشیان نەکردووە لەبەرەوەی هەموومان خوشک و برای یەکین یعنی خاوەن ئیش و کارمەند و ئەو شتانە نییە ئێمە هەموومان یەک شتین یەک بەشین جیاوازی نییە لە نێوانمانە یعنی من پێم وتون قەت وەک خاوەن کارێک سەیری من مەکەن قەت حەز ناکەم ئەوە خۆم حەزم بۆ شتە نییە. توانیتە چەند هەلیکار بڕەخسەی تۆ؟ ئێمە ڕۆژانە بەپێی خواستی هاوڵاتی کارمەند تەوزیعەکەی لەسەر ئیشەکانمان ئیتر ڕۆژانە ڕۆژی وای هەیە بۆ هەفتەکە حیجزمان ئەبێ 20 نەفەر تەوزیعەکەم یان هەتا من تەلەفۆنم بۆ بێ ئەتوانم زیاتر تەوزیع بکەم. بۆ نمونە بۆ دەرەوەی شار بۆ سیتەک بە سابتی 5-6مان لەوێ سابتە یعنی لە ناو شاریش بۆ نمونە پارک 77 ئەوە زۆربەی شوقەکان خۆم پاکیەکەمەوە و بیناکانی تر وە شۆردنی واجیهەکانەوە هیچ خۆم ئەیکەم قسە لەسەر ئەوە شەکەین ئیتر هەتا من تەلەفۆنم بۆ بێ ئەتوانم هەلی کار زۆر دابین بکەم بۆ ئەو ئافرەت و گەنجانە. لەم ئیشەیە چ شتێک زۆر ئازاریەوی چ چیرۆشێک زۆر ئازاریە؟ ئەوە ئازاری من ئەیە کە بە چاوێکی کەم زۆربەی شوێنەکان سێری کارمەندەکانم ئەکەن یعنی بۆ نابێشتیوە لەبەرەوەی ئەوانە هەمومان ئێمە مرۆڤین کە ئەچین یین ئیشێک بۆ تۆکەین ئیشێک شتێکی جوان پێشکەشی تۆکەین پاک و تەمیزیەک یعنی ئەبێ ڕێزمان لێ بگری یعنی ئێمە تووشی حاڵەتی وا بووین هەر لەم 2-3 ڕۆژە 3 ئافرەتمان بردووەتە ماڵێکەوە ئەڵێ بە من ئیشەکەم بەسیتە باشە بەڵام ئەچین سێرەکەین موبەریدە لابردن و فەرش لابردن و ئەوە بە کابراڵم لای بە ئەوان ئافرەتن ناتوانن لای خۆ من حەماڵ نیم ئەی ئەو حەماڵە ئەی ئەو ئافرەتە من هێناومە تەنها پاکردنەوەت بۆ بکە نایەڵم یەک کارمەندم لە حەقی خۆی لە ئیشی خۆی زیاتر بۆی نییە بیکە یعنی موبەریدە ئافرەت ناتوانێت بەرزی بکاتەوە بۆی نییە فەرش هەڵگرتن و ئەمانە ئەم شتانە زۆر ئازاری منە یعنی وام لێت لەو کاتەیاڵم پارەکەمان ناوێ و دەستیانە گرمەیان هێنمە دەرەوە وە زۆربەی ئیش کاچین سێرەکە مەڵە یەک ئافرەتم بۆ بێنە سێرەکەم ئیشی 6 ئافرەتە یەکسەر ئەی هێنمە دەرەوە ئەڵم نایکەی ئەو ئیشە یعنی ئەوەش مرۆڤە بۆچی من بێ بەمدای بنێم ئیشێکی 5 کەسی تەنها یەک کەس بیکە ئەمە بۆی نابێ ئەو ئیسفادە مادیەمان نایە و هەر لە خوامانەیە بۆی مرۆڤایەتەکە لەسەروی هەموو شتێکەوەیە. تۆزە ئەمە تەباخە لێرەیە زۆر جار ئەڵێن کە چۆری پێواستی و تێ بەچی پاکەوێتەوە بەچی پاکەوێتەوە؟ موادی تایبەتی بۆ بەکارەهێنین بتوانین شفرەی بۆ بەکارەهێنین و شاڵی زبر بەکارهێنانی شفرە بە شێوازێکی دروست کاری کارمەندەکانم زۆر ئاسانەکات. چاوریمان هەیە ئەها پێوەی دروست بووە ئەمە موادێکی لێئین نەرمی ئەکاتەوە و دوای ئەوەش شفرەی بۆ بەکارەهێنین و شاڵی زبر ئینجا سڕینەوەیکی بۆکەین و ئەکەوێتەوە سەر ئستی لە حەقیقەتەکەی خۆی. بۆ شوێن هەبوو کە بچن ئەوەنە پیس بووێ بۆ تاپانەکراوێتەوە یا تەبیعەتی کارمەندەکان تێکچوو بێ؟ تووشی حاڵەتی وا بووین بەڵام هەر پاکمان کردوێتەوە یعنی توانیمانە کۆنتڕۆڵی بکەین و زۆربەی کات کە خۆمەچمە سەر ئیشەکە کارمەندەکانە بەم یەکسەرەڵێن زۆر پیسە ئەو ئەڵێم نەنەنە وەرن دەست با دەست پێ بکەین یعنی ها ئینەرژیەکیان ئێمە کە دەست پێکەین ئیشەکە زۆر بە ئاسانی ئەڕواوە شوێنمان هەیە ئیشەکانیان زۆر ئاسانە شوێنیشمان هەیە زۆر قورسە و شوێن هەیە ئەڕۆین ئێمە تووشی ڕەخنابیت ینی ڕەخنەکە ئەوەش نییە ینی زۆر بەسیتان لە پەنجەرەیەکە شوێنێک جێماوە بسەردرێڵێ ئەوە بەڵام شوێن هەیە چوین کابرا ئەو نەخاون مووقیف بۆ توێتی تخوا خۆتان هیلاک مەکەن زۆر باشە دەستان خۆش بێت لە شتان ساغ بێ ینی ڕێزێک و تەقدیرێکی زۆر لە کارمەندەکانم گیراوە. باشترین ئیش بۆ شەیەکەنیەوە بۆ کەم نوعەیەکەنەوە؟ باشترین ئیش ئێمە کێشەمان سعر نییە بڵێن ئێمە پارێکی زۆر خەیاڵی لەم کەسە وەرەگرین مەسەلە سعرەکە بەدڵ بۆ ئەو کەسەیەکەین کە ڕێزمان لێگرن یعنی ئێمە چینە شوێنی وا ئیش ئەەکەین یعنی ڕێزمان لێگرن و ئەوە ئێمە باشترین ئیشیان پێشکەشەکەین یعنی زۆربەی کات لە ئیشەکەش تەواو نەبووە لە کاتی خۆمان فەراغمان خستوەتە سەری ئیشەکەمان بۆ تەواو کردووە لە بەرەوەی ڕێزمان لێگیراوە. ئیش هەبووە کە بچەن بۆنە پاکردنەوەی کەسێک بوو بێ کەس بوو بێ بەڵێ پاککەوتە بوو بێ پیر بوو بێ و بابەتانە؟ بەڵێ کارمەندێکم برد بۆ کوڕێک تەلەفۆنی بۆ کردم وتی دایکم زۆر پاک و تەمیزە لە پاک و تەمیزیە تووشی دەرونی بووە
بەڵام ئێستا پاییزە جێ داخایە کارمەندم بۆ بنێرە وتم باش کارمەندێکم بۆ نارد ئەوە بە جوانی ئیشەکەی بۆ کردبوو تبووی ئەبێ بچی مناڵەکانی بێنی لەگەڵ منا بژیت ناڕۆیتەوە یعنی ئەوە بە جوانی ئیشەکەی بۆ کرابوو لەمە بەس ئەوە بکە بۆنە کەسێک پەکەوتە بێت بێت بەڵێ ئەو ئیشانە زۆرەیە کەمە چۆنەوە ئەوەش زۆرە بە تایبەتی کوڕەکان زۆر هاوکاری دایکیانن ئەوان پەیوەندیمان پێواکەن پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ کارمەندێکیان دوو کارمەندمان بۆ بنێرن دایکمان حاڵەتی وایەن دایک و باوکمان حاڵەتی وایە ئێمەش ئەچین بەدەم داواکەیانەوە باشترین کارمەندیان بۆ بین بۆ شۆردنی ئەو کەسە پیر و یان نەخۆش و ئەوانە ئەو حاڵەتانەشمان بۆیێت بەس ئەوە کەمە کەمە بەڵێ ئەوە کەمە